جارێکی دیکە بەشێک لەو دەرچوانەی بەشە پزیشکەکانی هەرێمی کوردستان کە ناویان بۆ دامەزراندن لە وەزارەتی تەندروستی عێراق هاتووەتەوە و ئیدارەی کەرکووک ڕێگری لە دەست بەکاربوونیان دەکات گردبوونەوەی ناڕەزایان ئەنجامدا و داوایان کرد ئەو بربەست و ڕێگرانە کۆتایی پێبێت کە بوونەتە هۆکاری دەست بەکار نەبوونیان. کێشەی ئێمە ئەوەیە لە 4 مانگەوە ئێمە ئەمروزاریمان بۆ دەرچۆ بۆ تەعینبوون لە کەرکووک ئێمە وەکو بەشە پزیشکیەکان لە 4 دەوە ئێمە ئەمروزاریمان بۆ دەرچووە مانگی دە مقابلەمان تەواو کردو هەموو شتێکمان تەواو کردو کە فیلیمان کردووە فەحس و شتمان هەمووی کردو لە دایرەی سەحە لەوێ کتابەکەمان هاتووە بۆ محافەزە لەوێ محافظ موافقەی نادا ئەڵێ ئێوە لەسەر نفوستان کەرکووکنی ئێمە خۆمان لە بەغدا لەسەر ئەساسی تێیسەکە ناومان هاتوۆتەوە هەموو ساڵێکش ئەوها بۆ وەجبەی پێش ئێمە هەموو ساڵێکەوە ناوی هاتوۆتەوە ئیتر لە وەجبەی ئێمەیانی مانگی 6 وەجبەیەک دەستیان بەدەوام کردو هەر لەسەر ئەساسی تێیسەکەن کەس داوا لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانەکەن بێ جیاوازی بێن بەدەمم کێشەی و بەشم حەلیکەن کەس نایەت ڕاستی تا هێزە کەس دووسێ دکتۆر بەڕێز هاتوونە کە و بەڕێزانە هاتوونە لەگەڵمانە کێشەکە لە محافظەوەیە. بەڕێزەکەم ئێمە زیاتر لە 3 مانگ بۆ 3 ماگونی وەچێ ئێمە ئەمروزاریمان لە وەزارەتەوە گەڕاوەتەوە هەموو معاملاتێکمان کردە دایرەی سەحا دوای ئەوەی کە ناوەکانمان گەڕاوەتەوە ناوەکانمان لە بینای محافظە بەڵام هەتاوەکو ئێستا محافظی مزای بۆ ناوەکانمان نەکردووە ئێمە هەتاوەکو ئێستا هەین لەسەر ئەساسی تەیسەکەن هەم ناومان هاتوتەوە هەم معاملات کراوە بەڵام ئێستا ئەو ڕێگرە لە بەردەمان تەنها کێشەکە مشکلە ئەوەیە نەتەوایەتیە و هەتاوەکو ئێستا کەسێک بەدەم داواکارەکانمان و نەهاتێ و داواکارەکانمان بۆ جێبەجێ بکەن و ئەم دەرچوانەی بەشە پزیشکیەکانی هەرێم ژمارەیان زیاتر لە 180 کەسە بە بیانووی ئەوەی ناسنامەی باری شارستانیان کەرکووک نییە ئیدارەی کەرکووک ڕێگری دەکات لەوەی لە نەخۆشخانەکانی شارەکە دەوام بکەن. بۆی لە دەستان نەچوومە دەرەجە وەظیفیەکە چکە دەرەجە وەظیفی بە ئاسان نادرێت دوو موافقەی لە دوایە هەم موافقەی با بڵێن ئەنجمەنی وزەرا ئەنجاش وەزارەتی مالیە وەزارەتی تەندروستی ئەمە بە 6 مانگێ 5 مانگێ موافقاتیان وەرگرتووە ئیساکە لێرە ڕایگردووە یعنی زۆر چەگە نامۆیە. بە پێی زانیاریەکانی پەیام گەرچی هەوڵەکان بە مەبەستی وەرگرتنی ڕەزامەندی ئیدارەی کەرکووک بۆ دەست بەکاربوونی ئەو دەرچوانە وەکو پەرستار لە نەخۆشخانەکانی کەرکووک بەردەوامە بەڵام پارێزگاری بە وەکالەتی کەرکووک پاڵ پشت بە بڕیارێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ساڵی 2010 دەری کردووە ڕێگرە لە دەست بەکاربوونی ئەو پەرستارانە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.